پێش ناوبەر باسی خانمێکی دیزاینەری کوردم کرد، نەسرین حەسەن، ماوەیەکی زۆر نییە لە ئەوروپا دەژیت، ئەو خەڵکی ڕۆژاوای کوردستانە، لێرە وەکو دیزاینەر و خاوەنکارێکی سەرکەوتوو ناسراوە، ئەو دیزاینی جلی بووکێنی دەکات. ڕاستی من خۆم زۆر سرم لە جلی بووکێنی دەرناچێ، بەڵام هاوکارم ماڵا شاڵی فیچەرێکی جوانی لەسەر دروست کردووە. پێم باشە فیچەرەکە ببینین، دواتر دەمەوێت نەسرین خانم بۆم ڕوون بکاتەوە کە نهێنی سەرکەوتنەکەی چییە. موورو بە موورو بە دەستی خۆی لە چارایی بووکێنیەکەی دەدات. نەسرین زۆر بەوردی ئاگاداری کارەکەیەتی سەرقاڵی ئامادەکردنی جلێکی بووکێنیە. ئەوە کارێکە کە هەر لە منداڵیەوە خولیایەتی. کوردستانە ڕۆژ ئاوامە ئەژدێرگێمە ملوێدێ فنون نەسەویە خوند و گەلکی کەیفامش فنون ردهات وقلكي بحاجات كر هرجار يعني ما كراس شي ذكرن ما تشتي بدستاوات شي ذكرن وملويدي خلاص كر وأز صالات 10,000 از شو ما دبي. نەسرین ئەزمونێکی باشی لە کارکردن هەیە. 14 ساڵ لە دوبەی کاری کردووە، دواتر ڕۆ لە ئەڵمانیا دەکات، دوای فێربوونی زمانی ئەڵمانی لە ماڵەکەیدا دەست بە کارەکەی دەکاتەوە، دواتر دوکانێک دەکاتەوە. من زمانی ئەڵمانی ئەولی خلاص کرد ومخواست از يعني هينجي زمان دا خوا قوين بكم متشو براكتيكوم تشيكر ومديد قلك زحمته انه مهول جم خلكيه بشغله يعني تشما ما دام ما اخوانديه وكارد ستي مدى هنا تشما عمل جم عالمي بشغله. طبعا فكره هذا سري من انه مقوت زلامي خوا استخوازم يعني انه كاري خواني شا عالمي بكم. وطبعا الفيديو كاري خواني شا عالمي بكي لازم يعني تشتكي بكي مجيفير بتشيكر ومن غرفك شخور ما لي فالكر ومن كراس شيكرن ومن سر انترنتي او من اشاع عالمي كرن ومديت اقبال جلكي سر حياه ناوی لە دوکانەکەی ناوە جۆجۆ بە ناوی کچەکانیەوە. اهلا وسهلا سرتابا وخير هاتن اهلا وسهلا بوك. کڕیارەکانی لە سەرتاسەری ئەوروپاوە دێنە لای زۆربەی کڕیارەکانی کوردن لە عەرب و ئەڵمان و نەتەوەکانی دیکەش کڕیاری هەن. جەلال و دوعا دوو گەنجی کوردی خەڵکی کۆبانێن، دەیانەوێت لە چەند ڕۆژی داهاتوودا زەماوەند بکەن. ئەمڕۆ هاتوون کراسی بووکێنیەکەی دوعا وەربگرنەوە. ئەوجیا کۆفێرە ئەز ناسەحاندم گۆ هەرەوێ دارێ گۆ من فیستانی خۆشوێ دارێ بەر گۆ کوردە گۆ پر فیستانی خوا باشن رندن. کرمانج بێ ژمر چێتر ینی ژمر خۆشتر کرمانج فۆتۆگرافم شان وێ دارێ و مەفیستانێ بسەر کێفا خۆ دیت و يعني كشكي بوكي فستان كخوش سر دلي خودي يعني سر زوقا خوش ومن هاتف بكاميرا خود نەسرین لەگەڵ تیمێکی فۆتۆگرافەر و ئارایشگا و میکئەپ ئارتیست و ئاڵتون بە شێوازێکی زۆر پرۆفشناڵ کار دەکات. دەگوترێت ویستن توانایە. نەسرین کاتێک شەڕ بەرۆکی وڵاتەکەی بەرنادات ناچار دەبێت زێدی خۆی ڕۆژاوی کوردستان بەجێ بێڵێت و ڕوو لە دوبەی دەکات. لە دوبەی توانا و خواستی خۆی دەخاتە کار. لەوێ بەشی دێزاین دەخوێنێت و ئەزمونێکی باش کۆ دەکاتەوە. لە ساڵی 2014 ڕوو لە ئەڵمانیا دەکات. لێرە جلە بووکێنیەکانی و جلە ئاهەنگەکانی نەک تەنها دڵی بە سەدان خەڵک خۆش دەکات بەڵکو دەیسەلمێنێت کار کەسێ باوەڕی بە توانای خۆی هەبێت دەتوانێت لە هەر شوێنێک بێت لەم دنیاە خۆی دروست بکات. Dieses Kleid findet ihr nur bei Juju Braut und Abendmode. Mit Ärmel oder ohne Ärmel. جولیا کچە مۆدیلێکی ئیتالیە. لە ساڵی 2016 لەگەڵ نەسرین کار دەکات. نەسرین هەموو جۆرە جلێکی لە ڕێگەی جولیاوە لە سۆشیال میدیا و کەتۆلۆکی تایبەت بە مۆدیلی جلەکانی پیشان دەدات. هەرێک لە کراسەکان جیاوازن، هەندێکیان ڕەنگی شەرابین، هەندێکیان زۆر بە نرخ و شازن. بۆ نمونە من ئێستا کراسێکی زۆر سادەم لەبەردایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا کراسەکانی دیکە زۆر گرانبەهان و زۆر مورویان پێوەیە، بەڵام کە لەبەریان دەکەیت زۆر لە کراسە سادەکان قورستر نییە، واتە لەبەرکردنیان زۆر خۆشە و منیش لە ڤیدیۆکاندا باسی کوالتیان دەکەم. نەسرین قوماش و ڕەنگی جۆراوجۆر بۆ جلەکانی بەکاردەهێنێت. کڕیارەکانی داوای چی بکەن ئەوەیان بۆ ئامادە دەکات. سەرەتا لەسەر کاغز دێزاینی دەکات و دواتر قوماشەکەی بە هەمان دێزاین دەدورێت.
پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بازاڕی جلەکانی نەسرین گەرم بوو هەر لەوێشەوە بووکەکان دەنەدرانە لای فۆتۆگرافەرەکەی. ئەحمەد و جوان و ئازاد سێ هاوکاری نەسرینن لە ساڵی 2015 لە ئەڵمانیا دەژین و ساڵێک دواتر لەگەڵ نەسرین کار دەکەن. ڕاستی یەکەم جار داوت جەمە هەبوو ئەم دەرکەتنج بۆ فۆتۆشۆتینگی بووکوزاوە دەما گۆ بووکوزاوە هاتن فستانێ بووکێ ولۆ بالکێش بوو مەجێر هات بووک هات مژێ پرسی مگۆ ئەv یعنی ئەف فستانایە تشکوانی gelek داوەت ئەز دەرکەvim ڕاستی تشتێکی ولۆم نەدیتیە گۆ مژەم جوجوانیە می تەواصل پێر کرد مەگوان مێ کاربن ئالی کاربن بە هەفتوورە. لە ڕۆژی یادکردنەوەی دوکانەکەی نەسرین هەموو کارمەندەکانی بانگەشت کردووە کە کاری لەگەڵ کردوون. لەو کاتەوەی ئەڵمانیا هەندێک لە ڕێکارەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای هەڵگرتووە خەڵک دەتوانن ئاهەنگەکانی هاوسەرگیری بەڕێوە ببەن. بەڵام نابێ ئامادەبووان لە 50 کەس تێپەڕن. نەسرین وردە وردە دەستی بەکارەکانی کردوتەوە. ئێستا دووبارە جلی ئاهەنگ و بووکێنیەکانی بەکرێ دەدرێنەوە. ئاڵەشاڵی ڕوودا و ئەڵمانیا. بەڵێ نەسرین خان ئێستا لەگەڵمە لە ستۆدیۆ. نەسرین خان ئەس بەژم ئەس کورمانجی باخۆم باشترە بۆتەنە ینی دەمەکی گەلێکی کێمە تو لەڤری لە ئەڵمانیا کەسێکی سەرکەتی و بێمنەتی و گەلک کەسێمە هەنە کوردێمە لەڤرن دەبێژن دەرفەت کێمن ئەم نکارین بۆ خانما زەحمەتە توتکاری بێژێ من نهێنیا سەرکەتناتە ئەنجی سەڕ نەجاح یاتە چییە؟ طبعا جعولي از خوازم بيجموا ساعتاوا خوش وقال لك سباس ايرو از لو بورا مالفيدي الدوزر دور في القناه روداو وطبعا وقت قلتي سر النجاح او از كاري خوتكم اف مهنا منا طبعا ايرو وجدهفا افزوده يعني افخندنا منا وخبرتها تيدا هيا ومخوست انه الفيدي الالمانيا جي نفسي كاري خوبكم از نتشم كارني لوبكم راستا تو دیزاین دکی جلو برگی بوکا تکاری بیجه من تشتکو دما 5 سالان ده هاتی گوارتن ده بوکا وكي بيجن ترند النوتشنا طبعا قال لك تشنها هاتنا جوهرتن طبعا تو هر تشتكي بيجي از باش فهمناكم اللي بتجولوا برجي بوكا كركتنكي واضح به تشتهاتي جوهرتن قماش هاتنا جوهرتن موديلات هاتنا جوهرتن يعني اجباري مثلا موديلا سبي خلص كراسي بوكي بو قماش خلص طول بي عادي بي نها هاتي جوهرتن يعني كرنج غيرنا رنج دي هاتنا سر موديلي و قماش ندي يعني قماش هنا مثلا قصب دانتيل محرك بيفا شغل دستا رنج غيرنا بري مثلا هناك ذكريبون هناك او نها ملك يعني قال لك فاشنه قال لك يعني دارجه رنج وكم قلتي تهاتي غير عندين يعني فكري ترى انجي قلتي ترى والله هي حسب دمينه يعني حسب ملاتي تيجم هو هناك هنا يعني تخوازن يعني هن دوا طقوسي خدا بن يعني قال لك يعني نفكن طبعا وقت تشاوا يعني بوك تخوازي بقري بدني ملكا بشتاوي تشاوا بخواز قلتي جلو برجي بوكان كما ما جيت قال دما كورونا دا روجي تشدكن ديزاين دكن كما يا براستي ما تشكر بس هنا كان ناخوازن يعني خلص دعوتا ما يم تخوازن وكا يعني دعوتا بري 5 صاله وبري 10 صاله وزاواج تخوازا كنا زاواج دقنا بوكا خبيني ودقنا راح تاخذ سنين راستا تشتكوا بو من هرقاف برسيار بويا تقول رنك هاتنا جوهرتن چما وكيد بيجن جلا بوكينيه هرقاف سبيا چما رنگ قدنينا انجي تانها چما رنگ دنا بونا يعني او خوكا يعني بيجن سبي يعني صفاء يعني انه يعني يكدلي مرتاح دبي يعني بس نها هاتنا جوهرتن يعني نما نسر سبي جوهرتن يعني تكسر سبي نما يا ايدي راستا تا ويب سايتك هي هركز بخوازت كار ويب سايت طبعا اكيد عنوان ويب سايت تاتشبو جوجو براوت كلايدا براوت und Abendmoda ja .de نا راستا فيجا لسر ويب سايت تاع ازلين ريما ل جلي هاري جران تندي
نهاف سؤالك براستي يعني قال لك محرجه لان مني حسب يعني خلقتين جم هوجي يعني هناك خلقتين مثلا تخوازن بكهر تشتكي بكراز ده مثلا هناك تخوازن سواروفسكي بكندا تخوازن مثلا قماش نجران ازنك بجمه بشقاص يعني او زوايا كوتين تقلبو كاتين قال لك ناترسن هرجار لقص عراد تنابني او شوق ببن طبعا يعني هر کسی خوازه بوكاوي خوشك در كفيد ويروجي ده بس هر يجي امكانياتنا واي معين هنا بس طبعا ام اريكاريه ددنا حموكا يعني تكس نايل جمن ودر كفي بكراس راسته يعني راسته قال لك سباس نسرين خانم اجي قال لك سباس يا پشتی 6 ساله خانم خاص وكيد بجن خودي كارك سركتي لاوروبا قال لك بخيراتي سباس يا وجيت قال لك سباس